بەڵێ وەکو ئاماژەم پێکرد ئەمڕۆ 5 ساڵ تێدەپەڕێت بەسەر بڕیاری سربەخۆیی و ڕێفراندۆم بۆ سربەخۆیی لە هەرێمی کوردستان کە لە سەدا 92.7 خەڵکی هەرێمی کوردستان و ناوچە کوردستانیەکان دەنگیان بە سربەخۆیی بۆ هەرێمی کوردستاندا و بڕیارە گرنگە مێژوویەی کامو جیهانی هێنایە سەردەنگ بەڵام کورد لە بڕیارەکەی پاشگەز نەبووە سەرنجام لە 25 ئەیلولی 2017 ئەم ڕێفراندۆم ئەنجامدرا. من لێرەدا ئاماژە بە گرنگیەکانی ڕێفراندۆم و چۆنێتی بڕیاری ڕێفراندۆم دەکەم دواتر میوانێکی بەڕێزم لەگەڵ دەبێت بەڕێز ڕێبوار تاڵەبانی ڕێوێژکاری ئەنجومەنی وەزیران بۆ کاروباری مادەی 140 لەگەڵ بەڕێزیشیان سەبارەت بە بڕیارەکانی ڕێفراندۆم قسە دەکەم. ئێستا ئاماژە بە ئەو ڕێفراندۆمە دەکەم کە لە 25 ئەیلول بەڕێوەچوو سەرەتا بۆ بەڕێوەچوونی ڕێفراندۆمە بڕیاری ئەنجامدانی ڕێفراندۆم بە سەرپەرشتی سەرۆک مەسعود بارزانی ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم پێکهێنرا کە سەرجەم پارتوو لایەنە سیاسیەکانی ناو پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان لەو لیژنە و ئەنجومەنە باڵادا بەشدار بوون. پارتی دموکراتی کوردستان، یەکێتی نیشتمانی کوردستان، هەروەها بزوتنەوەی ئیسلامی کوردستان، یەکگرتووی ئیسلامی کوردستان، حزبی شیوعی، حزبی زەحمەتکێشان و پێکهاتەکان لە ئەنجومەنی باڵای ڕێفراندۆمدا بەشدار بوون. ئەوان بە کۆی دەنگ بڕیاریاندا کە ڕێفراندۆمی سەربەخۆی لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت. لە 7 حوزەیرانی 2017 ئەم لیژنەیە پێکات و کۆبوونەوە ئەنجامدرا بۆ دیاریکردنی ڕۆژی بەڕێوەچوونی ڕێفراندۆم کە 25 ئەیلولی هەمان ساڵ بوو. 15 ڕۆژ بەر لە بەڕێوەچوونی هەڵبژاردننی و هەروەها دەنگدان بۆ ڕێفراندۆم لە 15 ئەیلولی 2017 پەرلەمانی کوردستان کۆبوونەوەیەکی گرنگی ئەنجامدا. لەو کۆبوونەوەیەدا پەرلەمانی کوردستان بە کۆی دەنگی ئەندامانی پەرلەمان بڕیاری دا کە ڕێفراندۆم بەڕێوە بچێت و بڕیاری ئەنجامدانی ڕێفراندۆمی پەسەند کرد و هەروەها سەرپەرشتیکردنی بەڕێوەچوونی ڕێفراندۆمەکە لەلایەن کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان کرا. ئەو سەرپەرشتی ئەنجامدانی و بەڕێوەچوونی ڕێفراندۆمی لە ئەستۆگرت. ڕێفراندۆمەکە لە هەرێمی کوردستان جگە لە هەرێمی کوردستان لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانیش بەڕێوەچوو بۆ پێی کە مافێکی ڕەوایگەلی کوردستانە لە کەرکووک لە شنگال لە مەخمور لە خانەقین ڕێفراندۆم بۆ سەربەخۆی کوردستان بەڕێوەچوو خەڵک دەنگیاندا. بەڕێوەچوونی ڕێفراندۆمەکە لە 25 ئەیلولی 2017 بوو لە ڕۆژێکی وەک ئەمڕۆ 5 ساڵ بەر لە ئێستا کە ڕۆژێکی مێژووی و شانازێکی گەورەیە بۆ گەلی کوردستان. بەڵام ئەو ژماری کەسانی کە بەشدار بوون لە ڕێفراندۆمەکەدا کێ بوون؟ ئەوانەی کە مافی دەنگدانیان هەبوو لە هەرێمی کوردستان و ناوچە کوردستانیەکان بەگشتی 4,582,555 کەس مافی دەنگدانیان هەبوو. لەو ژمارەیە 497,190 کەسی لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارەی هەرێمی کوردستان و کەرکووک و مەخمور و شنگال بوو و 3,305,925 کەس بەشداری یان لەو ڕێفراندۆمەدا کرد. ئەوانەی کە دەنگیاندا ڕێژەی لە 172.16 بوو لە دەرەوەی وڵاتیش 98,945 کەس بەشداریان لە ڕێفراندۆمدا کرد. بەڵام ئەو ڕێفراندۆمە لۆدێکی زۆری لەسەر بوو بۆ پێیکە ئەمە تعدایەک و بەرامبەر بە وڵاتانی جیهان 400 چاودێری بیانی چاودێری بەڕێوەچوونی ڕێفراندۆمیان دەکرد. چاودێری ناوخۆی 2000 چاودێر بوون کە بەشدار بوون. ڕاگەیاندنی بیانی 159 کەس بوون کە ڕووماڵی بەڕێوەچوونی ڕێفراندۆمیان لە هەرێمی کوردستان و شارەکانی دیکە دەکرد و هەروەها ڕاگەیاندنی ناوخۆ 500 ڕاگەیاندنی ناوخۆ لە بەڕێوەچوونی ڕێفراندۆمەکەدا بەشدار بوون. ئەنجامەکانی ڕێفراندۆم چی بوو؟ دەنگەکان 2,861,471 کەس بوون کە دەنگیاندا. ئەوانەی کە دەنگیان نەدا بوو 224,468 کەس بوون. لە ئەنجامدا بە دەنگی لە سەدا 92.73 هاوڵاتیانی هەرێمی کوردستان بڕیار بۆ ڕێفراندۆمی سەربەخۆی هەرێمی کوردستان درا. تەنیا لە سەدا 7 هاوڵاتیان دەنگیان بۆ بڕیارە نەدا. وەمە بوو کە ڕێفراندۆمی سەربەخۆی هەرێمی کوردستان بووە کارتێکی بەهێز کە ئێستاش لە دەستی کورداماوەتەوە بە بڕیاری سەرۆک بارزانی و هەروەها هەڵپشتی پێشمەرگەی هەرێمی کوردستان. من میوانێکی بەڕێزم لەگەڵ دەبێت وەکو ئاماژەم پێکرد لە هەولێرەوە بەڕێز ڕێبوار تاڵەبانی ڕاوێژکاری ئەنجومەنی وەزیران بۆ کاروباری مادەی 140 لەگەڵم دەبێت سەبارەت بە ئەنجامەکانی ڕێفراندۆم و بڕیارە مێژوویە لەگەڵ بەڕێزیان قسە دەکەم. بەڕێز ڕێبوارم کاتت باش. 5 ساڵ تێدەپەڕێت بەسەر بڕیاری ئەنجامدانی ڕێفراندۆم بۆ سەربەخۆیی هەرێمی کوردستان. بەڕێز تۆ کاتە لە کەرکووک بووی. کەرکووک یەکێک لەو ناوچانە بوو کە کەوتە دەست ئەو کەسانەی کە نەیانویست ڕێفراندۆم سەر بگرێت. پێتان وایە لە دوای 5 ساڵەوە کورتوانیوێتی بە ئامانج و بە دەستکەوتەکانی بگات؟ سپاس بۆ بەڕێستا من ڕاوێژکاری سەرۆک وەزیرانم بۆ چاکردنەوەی ئینەکە. پێشەکی پیرۆزبایی خۆم بۆ ساڵیات 5 ساڵیادی ڕێفراندۆم بۆ هەر چوار پارچەی کوردستان هەموو کوردێک لە
لە دەروی وڵات پیرۆزبایان لەکەم کە چکە ڕۆژێک و ئاهەنگێک و فستیڤالێک و کەرنەڤاڵێکی گەورەی ملەتی کورد بوو کە سەدان ساڵە چاوەڕێی بوو و بۆیە بەکو مۆمێک بۆ ئاچوار پارچەی کوردستان کە گروتینێک بۆ ئەوانش کە خەباتیان بەردەوام بن ڕێفراندۆم خۆتان نەزانن بەردەوامیە بۆ خەباتی ملەتی کورد کە ئێمە لە دوای دامەزراندنی دەوڵەتی عێراقی لە ساڵەکانی 20 یەکەم پێیان بۆ چەرچل بۆ مەلیک فەیسەڵی نردوتی سنووری تۆ حەمرینە تۆمان کردو بە مەلیک لەسەر عێراق بەڵام سنووری تۆ تا حەمرینەوە تا حەمرین بەسەرەوە کوردستانە بەداخەوە چەند حکووماتێکی عێراقیەک لە دوای یەک کە ملەتی کورداوای مافی ڕەوای خۆی ئەکرد وەکو هەر ملەتانێکی ترکە ئێستا کە خاوەن 7 ملیۆن خەڵکن لە سەرتاسەری جیهانە بەڵام بەداخەوە تا ئێستا تا کە ملەتە کە ئومەم المتحیدە تاکو ئێستاکە ئەترافی پێ نەکرۆ نایکە بە دەوڵەتی اجتماع العالم خەڵک دەوڵەتی زۆر هەیە کە ڕێژەیان ناکاتە 100,000 200,000 لەسەر خەریتەی هەموو جیهانە هەن ئەوە بوو کەم حکوومەتی عێراقی و بابلێن بزافی ڕزگاری خوازی ملەتی کورد بەردەوام بوو هەر حکوومەتێک هات مفاوەزاتی لەگەڵە کرد بۆ بەدەستهێنانی مافەکانی بەڵام بەداخەوە هیچ حکوومەتی ڕازگۆ نەبوو لە حلف لە بگرەوە لە سیڤەرەوە بگرە تا ئاگاتە حکوومەتەکەی عەبدولکەریم قاسم کە نەیتوانی لە دەستوری موقەتەکەی کە کورد و عەرەب دوو نەتەوەی ڕەسەنی ملەتی عێراقن تا ئاگاتە حکوومەتە نەتەوەیەکەی عەبدولسەلام عارف و حزبی بەعەز کە لە هەفتایە ئەتیفاقی ئازار بوو بەداخەوە هیچ ملەتی کورد هیچ مافێکی خۆی دەست نەکەوت دوای 2003 بە گۆروتینێک و بەشداریمان لە حکوومەتی تازای عێراقمان کرد بەو هیوایە بووین کە لە فیدرالیەتە کە لە دەستورە چەسپانمان مافەکانمان بەدەست بێنێتەوە بەداخەوە ئەم حکوومەتە عێراقیانی دوای 2003 هەمان ڕەوتی حکوومەتی عێراقی پێشویان کرد هیچ گۆڕانکاریەک نەبوو لە سیستەمی بەدەستهێنانی مافەکانی ملەتی کورد بۆیە ملەتی کورد ناچار بوو کە دوای ئەوەی کە بە تایبەتی لە کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەروی ئیداری هەرێمیش ئەو مادەی 140 جێبەجێ ناکرا دەستی بەدەستیە کرا بە خەڵکی کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەروی ئیداری هەرێم بۆیە کەرکووکیەکان و ناوچە کوردستانەکانیش هاوشانی براکانیان لە باش لە هەرێمی کوردستان پێکەوە لە ڕۆژێکی پرشنگدار دەنگمان لەسەر سەربەخۆیی هەرێمی کوردستان بەڵێ بەڕێز ڕێبەر تاڵبانی لە 16 ئۆکتۆبری 2017 تا ئێستا دۆخی ناوچە کوردستانەکان ئاڵۆزە کەرکووک هێشتا نەگەیشتۆتە بارودۆخی ئاسایی خۆی تعریب و هەروەها پێشێلکردنی مافەکانی کورد لەوێ هەر بەردەوامە پێتان وایە بۆچی کورد لەو ناوچانە نەیتوانی وەکو ئەوەی کە داواکاری خۆی بووە لە حکوومەتی عێراقی جێبەجێ بکات بۆچی حکوومەتی عێراقی ئامادە نییە دان بە مافەکانی کورد لەو ناوچانەدا بنێت جارە بەداخەوە شتێک نەمەوە بە ناوی حکوومەتی عێراقی هەر لە دوای 16 ئۆکتۆبرەوە حکوومەتی عێراقی پێش 16 ئۆکتۆبریش وەکو سیاسیەکانی عێراقیەکان پێش سیاسی ئەقلیمیەکان و نێودەوڵەتەکان عێراق بۆتە وەکو سیاسیینەکان بەشێک لە ئەجنداتی حکوومەتی ئەقلیمی دەستێوەردانی عێراق زۆرە عێراقی سیادێکی نەماوە یعنی جاران من وەکو پێشنیازێکی شەیکەم بۆ سەرکرداتی سیاسی کورد ملەتی بابلین سەرکرداری سیاسی کوجاران مفاوەزاتی لەگەڵ حکوومەتی عێراقیەکە و کاتە حکوومەتە بوو دەوڵەتە بوو هەر لە ڕژێمی بەعس و بگە هەرچەنە درڕندە و بە ئاسن و بە ئاگر تعاملیان لەگەڵ کۆ دەکرد و حکوومەتەکانی پێشووتریش بەڵام ئەو کاتە حکوومەتە بوو تۆچووی دانوستانت لەگەڵ کرد داوای مافەکانتە کرد بەڵام دوای 2003 بەداخەوە ئەو حکوومەتە نەماوە ئەو دەوڵەتە نەماوە جا ئێستا کە بۆ بەناچاری ئەبێ سەرکردایەتی سیاسی کورد بابلین ڕێڕەوی مفاوەزات و دانوستانەکەی بگۆڕێ لەگەڵ باتیوی لەگەڵ سەرکردە سیاسی عێراقیەکان کە ئەجنداتی دەرەکیان بەدەسەوەیە بچێ مباشرەتەن لەگەڵ ئەو دەوڵەتانە مفاوەزات بکە چونکە کەرکووک و ناوچە کوردستانەکان بەشێکن لە هەرێمی کوردستان و 100 ساڵ خەباتی بۆ کراوە 182,000 ئەنفالی بۆ دراوە 5,000 قوربانی هەڵەبجە و 8,000 ئەنفالی بەرزانەکان بوون بە دەرلۆی تر بەڵام ئێستاکە ئێمە نازانین لەگەڵ چیە مفاوەزات بکەین بۆیە ئێستاکە ئەو شۆنانی لەسەر لە کەرکووکن سەلاح وەکۆی دەسەڵاتیانێ لە کەرکووک و ناوچە کوردستانەکان عێراقی نین بەداخەوە ئەو کەس هەچ کەسێک شێوێت تحقیق کار لەم قسەی من با بچێتە کەرکووک بزانم ئایا لە کەرکووک عێراق حکومەکە یان ئەجنداتی غێری عێراقی حکومەکە بەڵێ ئەمڕۆ ئێستاکە دوای 16 ئۆکتۆبریش ئەیانەوێ ناسنامەی کوردستانیەتی کەرکووک و ناوچە کوردستانەکان بسڕنەوە بیکەن ناسنامەیەکە لەگەڵ کەرکووکانە بچێت بەڵێ ئەمڕۆ سەرۆک بارزانانی لە گوتارێکیدا لە دهۆک ئاماژەی بۆ کرد لە پێنجەم ساڵیادی ڕێفراندۆمدا کە دژایەتی گەلی کورد هەر بەردەوامە بەڵام شێوازەکانی و دژایەتیکردنە گۆڕدراوە پێتان وایە کورد
بە کارتی بەهێزی ڕەفراندۆمەوە بەو هەڵوێستانی کە حکوومەتی عێراق بەرامبەر بە کورد هەیەی دەبێت چه هەنگاوێک بگرێتە بەر بژاردەکانی داهاتووی کورد چی دەبن؟ والله ئەمە بۆمان دەربکە کە حکوومەتی عێراقین هەمان عقلێتی ئەو 100 ساڵێک کە تێپەرمان کرد بەداخەوە کە نەگۆڕاوە یعنی بۆیە مجتمعی نێودەوڵەتی ئێستاکە ئەبێ ئەو هەنگاوانی کە بەرەو مجتمعی نێودەوڵەتی ئەچێت کە بەداخەوانیش بە کۆلەی فاکتەرێکی سەرەکی و ڕقەمیەکیشن چونکە مجتمعی نێودەوڵەتی کە حکومێکە دات کە ملتێک لە ئەوە متحیدە بڕیاری داوە هەر نەتەوەیەک مافی خۆی سەر بە خۆی وەرگێ ئەگەر لە دەوڵەتێک کا بژێ ستەمی لێکرێ مافەکانی دابین ناکرێ و ئازادیەکانی دەست ناکەوێتەوە ئێستاکە هەمووی ئەمە لەسەر هەر چوار پارچەی کوردستان تەطبیق بێ بەڵام بەداخەوە مجتمعی نێودەوڵەتی هیچ هەنگاوێک نانە ئەو متەخەسیسە و ئەوەیە کورد بکاتە دایمە مەحوەری کێشە بۆ ئەو چوار دەوڵەتە هەر کاتێک بیانەوێ هەنگاوێک بنێن ئەوە کوردەکە نەگەژیانەوە بەداخەوە کوردی شەبێتە قوربانی جا لە بەرەو بێ لەم قۆناغەیە خاستن ئێستا بەرەو گۆڕانکاریەکی نێودەوڵەتی منتەقەکە پێی تێپەڕ ئەبێت ئەو مشکلانی کە ڕوو ئەدات و چارەسەرەکانی و شەڕی نەوەوی هاتوتە پێشەوە ئەبێ کورد ئێستاکە دووبارە پێداچوونەوە بە استراتیجێتی خۆی بکات لە دەوڵەت دروستکردن بە ڕیفراندۆم و بە دانوستان ظاهرن هیچ لەسەر لە دنیای کەس وایە خەریتەی دنیا بە حرب دروست بووە یعنی بە شەڕ دروست بووە هەت کەسێک لە شەڕە وجودی نەبێ ئەو کاتە دەوڵەتێکی نابێ و بۆیە ئێمە لە حربی عالەمی یەکەم و دووەم بەشداریمان نەکردووە بووینەتە قوربانی و بووینە دابەش بووینە بەسەر چوار دەوڵەتی گەورە. بەڵێ بەڕێز ڕێبوار تاڵەبانی ڕاوێژکاری سەرۆکۆزیران بۆ کاروباری مادەی 140 زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵمان.